جارێکی دیکە بەشێک لە سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان لە بەردەم ئەنجومەنی وەزیران لە هەولێر دژی دانەمەزراندنیان گرت بوونەوە و دەڵێن چەندین ساڵە حکوومەت بەڵێنی دامەزراندنمان پێدەدات و هیچمان بۆ ناکات. بینی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی دارایی کێشمەکێشمێک ڕوویاوە هەریەکەیان بابەتەکەیان هێن بەسەر ئەویترا. وەزارەتی خوێندنی باڵا وەزیری خوێندنی باڵا ڕوویدەمان لەوەی هەموو کاتێکگەڵێ هیچ توێژ و هیچ شوێنێک جێ ئێوە ناگرێت. بەڵام لەولاوە 4,000 کەسی گرێبەستیان داناوە کە زۆربەی زۆری بە ناشایستە شوێنی یەکەمەکانیان گرتووە. گربوونەوەمان کرد کە وردبینی بکرێت لەوەی کە ئەوە کەسانی ناشایستەی دوور بکرێتەوە کەچی لە پای ئەو وەڵامی ئەوان بۆ ئێمە ئەوە بووە ئاگادارین سێرەکەم پاشکۆی وانێ بێژان دروست بووە کە نزیکی 400 کەس دیسان ئەوانیش بەتەمان ئەوانیش بخەنە ناو شوێنی ئێمە. سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان مافی خۆیانە دوای چەندین ساڵ لە خوێندن دابمەزرێن بەڵام حکوومەتی ماوە بەسەرچوو بێباکە لەیان و دایان نامەزرێنێت. ئەوانیش دەڵێن بێزار بووین ئەوەندەی بینە بەردەم ئەنجومەنی وەزیران. ئەوەی کە بایۆمەتری کردووە نزیکەی 9,000 کەسە. ئێمە بڕیاری دامەزراندنمان تەنها لەسەر واژۆی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ماوە. ئەو واژۆما بوو کە ئینشەڵڵا دامەزرێن. ئیترێنە پەیامبەکەمان تەنها ئەوەیە ئێمە هاتووین داوای واژووی سەرۆکی حکوومەتی هەرێم بکەین. ڕاستیژی ئەم هاتو حەدەکەمێت بێ زۆر بینش بێ چەندێ بەلێ ئینشاءالله هەڤەدێت بیتە دوماهێک جار واژووە سەرۆکی حکوومەتی جانۆبێ بەڕێز مەسرور بارزانî واژوەکی بوومە دەرێ خەتن و وەکی بژن کتابێکە فەرمی نەبتنێ ڕاگەهاندن هەر چەندێکم ببینیم فلان کەناڵی فلان ئەخباری مێدیا دێتە ڕاگەهاندن کو یەکەم دێنە دامەزراندن یەکەم دێنە دامەزراندن بەلێ بڕاستی مە چ نەدیتە بتنێ ڕاگەهاندنە و خوشکردنەوە پەیجانە و ئەکتیڤایە مە چ ڕواژوو کتابە فەرمی مەدوێت کۆتێ دا واژوەکە جانۆبێ سەرۆکی تێدا هەبتان بەهاتبینە دامەزراندن و هەر هەن. مانگینۆی ئەم ساڵ حکوومەتی هەرێم بڕیاریدا کە سەیەکەمەکانی هەر شەش وەزبێ سەیەکەمەکانی زانکۆ پەیمانگاکان دابمەزرێنێ و هەمومان بایۆمەتریمان کرد هەمومان قەراری دامەزراندنمان درا و وەزارەتی خوێندنی باڵا ناردی بۆ ئەنجومەنی وەزیران و حتا ئاخر جار ئیمزای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی ماوە. ئەمە دەیان جارە سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان لە پێناو بەدەستهێنانی مافی سادەی خۆیان کە دامەزراندنیانە گردەبنەوە. بەپێی ئامارەکان زیاتر لە 10,000 دەرچووی سەیەکەم لەسەر ئاستی کۆلێژ و بەشەکان لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا دانەمەزراون. حکوومەتی ماوە بەسەرچووش مانجی 5 ئەمساڵ وەک مژدەیەک دامەزراندنی سەیەکەمەکانی ڕاگەیاند بەڵام دیارەوە دەرنەچوو. ئیبراهیم زیاد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.